ئەم کێشەی ئەوێ من حەقی ڕەفیقەکانم چی لەبەرەکەن خۆ من بەرپرز نیم لەوان ئەنجا باسی کافتریاشەکە و نێرگەلەش من هەنێک کار بێزارە بم ئەوان هاوڕێی زانکۆ من لەگەڵ یان ناچمە دەرەوانێ خۆ من نێرگەلە ناکێشم ئەنجا کێشەی ئێوێ ئەوان حەزەکەن بێن بۆ ماڵی ئێمە من قەت پێیان ناڵێم ئەنجا واز لەوەش بێنە ئەم بۆچی سێری جلوبەرجی ئەوانەکات بەسە کچی من خۆ چاو نابەسێتەوە تو ینیتە ماڵەکە بە بەردەمی یعنی تۆ سەبەبی دوای ئەوە تۆڵی ئەوان نێرگەلا کێشن و نازام شەو تا درنگ لە کافتریا بنووسگەرا کێشن چی لاقی بمنەوە چۆن ئەو پەندە کودۆ لەبی چۆڵەوەی لە تەنیش کوورەوە بێ پڕیشی بەرەکەوێ خوشکی من باەک شتی پێ بڵم بەزڵین عاجز نەبێ ئەڵێ هاوڕێکانتم پێ بڵێ پێ دەڵم تۆ چ کەسێکی مەقولە ینی ئینسان لە کودەواری خۆم ئاڵێ منجەڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە من ناڵم ئیشەڵڵا وا بێ بەس ناکرێ ینی من ئەگەر خۆم حەزم لەو شتانە نەبێت چۆن هاوڕێتی و کەسان ناکەم خوشکی من ێستا بۆ کۆمەڵێ شتێ ئیمانم پێێتی بەخوا من هاوڕێتی و کەسان ناکەم کەوانی ژیمانێن بەو شتەیە قەنەعەتیان پێێتی نابێت تۆ ئەوە بڵێ ئەوڵێ من حەقم چییە بەسەر هاوڕێکانمەوە کاک دکتۆر جان من خۆی ئەزانێ من کابراایەکەم لە خواترسم من نوێژی خۆم ئەەکەم من سرم بچی و نێژم ناچێ من پێی ئەڵم ئەمانە مەهێنەرە ماڵەوە دوای ئەوە ئەگەر من کابراایەکی خراپ بوومایە ئەم قسەیەم نەکرد وەڵا هەر قسەم نەکرد یا کابراایەک بوومە چاو لە دەربوومایە حەزم کردە سریانم کردە قەدەو قسەیەم نەکرد یعنی کێشەکەی ئێمە ئەوەیە من کە ئەڵێم ڕەفیقایەتیان مەکە من ئەم ڕەفیقانی ئەم کە هەیەی من گومانم لیان هەیە بەڕاستی لە کەسی تر ناچن یعنی نازان کەچی ئەم دیفاعیان لێکە کاک دکتۆر جان من دیفاعیان لێ ناکەم ئەم ئەوێ من تاوان بارکە چۆن نەزانێ ئەوان کەسانی ئاساینین ئەوان ماڵیان هەیە مناڵیان هەیە مێردیان هەیە ئەم چۆن نەزانێ کەسانی ئاساینین کورە کاک دکتۆر ئەگەر ئەمانە مێردیان هەبوایە پیاویان هەبوایە قەت قوبوڵیان ناکردووە ژنێ بچێتە کافتیان نێرگەلە بچێشێ حتا نیوی شەو نێتەوە لێپرسینەوەی نەبێ کورە بابە ئەوانە ئەسڵان پیاویان نییە لێپرسینەوەیان نییە من نازانم تۆ بۆ دیفاعیان لێکی ئێوە گومانەکەی لەوەیە خاتون گیان لە جلوبەرجیان نەگونجاوە مناڵەکانیشم ئەڵێ هەستیان پێکردەوە خۆ بێ پاس کردی ئێوە کەی کێشەیەوە کاک دکتۆر جان ئەوان خۆیان ئازادن کە سوکاریان بەوە ڕازین ئەم چی حەقی هەیە بەسەر ئەوانەوە کاک دکتۆر چۆن من حەقم نییە ئەسڵان ئەو پەیوەندی بە منەوە هەیە یەکەم کەس کە پەیوەندی هەبێ ئەوە منم لە ماڵەکەیان کە شیرازەی ئەوەی تۆرانەکەشی بەهۆی ئەوە بۆ چۆن کاری بەڵێ خۆبان من ئەمێ باسی ئەو بۆکەم باشە ئەم ئەزانی چی کردووە هەر بۆی ئەم هاوڕێ خراپانەیەوە هاتووە من و مناڵەکانی پشتگوێ خستووە و یعنی لایانی ئەوان ئەگرێ باشە خۆ من چیم وتووە من پێ دەڵم ڕجالی ئەەکەم لیان دوورکەرەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە نێتە ناو خێزانی ئەمەوە ڕجالی ئەەکەم یعنی تێناگەم تۆ بۆ دیفاعانلیەکەی بۆ بە قسەی من ناکەی من پێ دەڵم لەبەر چای کاک دکتۆر ئەڵێم ڕجالی یەکەم ڕەفیقایەتیان مەکە وەرە و هۆش خۆ جوان بیرکەرەوە با تووشی هەڵە نەبی